لەسەر هەموو گۆڕەکان نووسراوە ژیان، بەڵام هەمویان لەلایەن کەسوکاریانەوە کوژراون و لە ژیان بێبەش کراون. ئەمە گۆڕی ئەو ژنانەیە کە قوربانی نەریت و کولتورن و هەریەکەیان و تۆمەتێکیان بۆ داتاشراوە و شەرعیەت بە کوشتنیان دراوە. هۆشیار کە تەرمی زۆربەی ژنە کوژراوەکانی ناشتووە چیرۆکی ناخەژێنی لایە. بەنسبەت ئەم گۆڕەوە ئەمە ئافرەتێکی حاملەیە تەبعاً کە هێنامان لە تۆبی عەدلە و ئاگاداریان کردین چون شتمان حامیلە بوو. حامیلە بوو خەمیەوەمان لات بوو چۆن جێکێنەوە لە گۆڕەکە، ئیتر گۆڕەکەمان بۆ فراوان کرد. گۆڕەکەمان بۆ فراوان کرد و هێنامان بە تاریخەیەکی ئیسلامی ناشتمان، مناڵەکەیش تەبعاً هەر لە سیایەتی. مناڵەکەیشی گەورە بوو، نەبێ بڵێ ئاسایی بوو. مردەبوو ئەویش تەبعاً کە دایکی مردبێ ئەویش مردەبوو. کە هێنامان ناشتمان بەڵام زۆر ناڕەحەت جێمان کردەوە، یعنی قەبرەکەمان بۆ گەورە نەکردا جێی نەبوو. گۆڕستانی سەیوان سەدان گۆڕیتری بێنازی تێدایە کە هی خەڵکانی هەژار و بێکەسن و شارەوانی ناشتوونی، بەڵام گۆڕی ژنە کوژراوەکان زیاتر بایەخیان پێدراوە و هەڵواسراون، هەریەکە و گوڵێکیشی لەسەر نێژراوە. ئەو سیستەمەی کە لە هەرمی کوردستانە هەیە بەهۆی ئەو دەستێوەردانی حیزبی بێ، بەهۆی هەر هۆکارێکی تر دەستێوەردانی عەشایری بێ، هەموو ئەمانە خەلەلی دروست کردووە لە کاتی جێبەجێکردنی یاساکانە. تا تاوانبارێک دەستگیرەکەی ڕەنگە کاتێکی زۆری بێ هۆکارەکان ئەوەیە کە پێشتر ئاماژەم پێدا. بۆیە لەمەوە دووە لەو گفتوگۆیە قسە لەسەرەوە کرا کە کاری جددیتر بکرێ بۆ ئەوەی کە هەم لە جێبەجێکردنی یاساکانە و هەمیش بۆ هەموارکردنەوە و ڕاگررتنی هەندێک یاساکە پێویستێکی حتمیە و بێگومان هەموو هەوڵ و گۆڕانکاریەکیش قورسە بەڵام ئەستەمنیە. ئێرە گۆڕستانی سەیوانە لە شاری سلێمانی، ئەو شارەی نازناوی پایتەختی ڕۆشنبیری لێنراوە، بەڵام لە نێو گۆڕستانەکەی گۆڕی هەفتا ژنی کوژراوی بێناسنامەی تێدایە. ژنە کوژراوەکان تەنانەت لە نێو گۆڕیشدا لە مەترسی دوور نین و مەترسی تێکدانی گۆڕەکانیان هەیە، بۆیە شارەوانی ژمارەی لەسەر گۆڕەکان داناوە و تەنها شارەوانی دەزانێت کام گۆڕ هی کام ژن و کچە. بەنسبەت ئەم گۆڕانەوە زۆربیان کوژراون تەبعاً ئافرەتن. ناونیشانی لەسرە چۆن ناونیشان نووسراوێکە لە تۆبی عەدلە ئێمە وەرێگرین، ئەوەی کە ناوی هەبێ ناوەکەی نووسین تەبعاً، ئەوەی کە ناوی نەبێ ژمارەیەکی بۆ دائنێن لە تۆبی عەدلی وەرێگرین، ئەو ژمارەیە دائنێن، ئیتر بەو ژمارەیە ون نابێ. لە نێو گۆڕستانی سەیواندا گۆڕی بچووکی ئەو مناڵانەش دەبینرێت کە فڕێدراون یاخود قوربانی کللتور و دابوونەریتی کۆمەڵایەتین. ئەوەی مایەی نیگەرانیە بۆ چالاکوانانی ژنان دیاربوونی گۆڕی ژنە کوژراوەکان و ونبوونی ژن کوژەکانە. لە ڕێگەی ڤیدۆیەکەوە قوبات تاڵەبانی پامێکی هەبوو، لە پامەکە بڕیارێکیشی تیا بوو، بڕیارەکەی تایبەتە بەوەی کە وەکو بڕیارێک دەریکا بۆ شارەوانەکان تەعمیمێکا بۆ سەرجەم شارەوانەکان کە لەمەوە دووە لە دوای 25 نۆڤەمبەری ئەم ساڵەوە هیچ ژنێک بەبێ ناسنامە نەنەژرێ. ئەمە لەبەرەوەی ئەمان لە ژیانە غەدریان لێکرا، لە مردنی شانە بێکەس بوون، ناسنامەیان لێ سەنرابەوە، مافی هیچ کەسێک نییە، هیچ کەس و لایەنێک نییە کە ناسنامە لە مرۆڤێکی کە بسەنێتەوە. سەرچاوەی ئەم بڕیارە تەنها ئەوە نییە ئێمە لێرە بین مەسجێک بێ بۆ ژیانەکانی کە لێرن. سەرباری هەوڵەکانی ڕێکخرا و لایەنە پەیوەندیدارەکان بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و بەرگرتن بە دیاردەی ژن کوشتن، بەڵام باڵادەستبوونی کولتور و نەریتی کۆن هۆکارە بۆ بەردەوامی ئەو دیاردە کۆمەڵایەتیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، سلێمانی.